لە ئێران وا زۆر شت دەگوزرێت بە هەزری من ڕەوشەکە دژوارە ئەگەر وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا بە نیاز بێت شتێک بکات ئایا چی دەکات دەزانم کە پشتیوانی زارەکی لە ڕێی تویت و لێدوانەوە هەبووە ئەی بە کردار چی دەکات پێش هەموو شتێک ئەوەی گرنگە لە یادتان بێت ئەوەیە کە ئێران پشتیوانکارێکی سەرەکی تێرۆریزمە هاوڵاتیانی خۆی سەرکوت دەکات و مافەکانی مرۆڤیان لێزەوت دەکات هەروەها تێرۆریستانیش ڕەوانەی وڵاتان دەکات و وەک هێزێکی گەورە و ترسناکی ناسەقامگیرکار بەردەوامە هەر بۆیە دەبینین ئێرانیەکان ڕادەپەڕن و داوای گۆڕانکاری لە وڵاتەکەیاندا دەکەن و دەبێت هەموو ئەمریکاییەکی ئازادی خواز و ئەوانشی لە سەرانسەری جیهاندا ئازادیان لاپڕ بەهایە گوێ لە دەنگی ئێرانەکان بگرن دەبێت ئەو جیاوازیەتان پێ بڵێم لە نێوان ئەو بێدەنگی سەرۆکی ئەمریکا لە ساڵی 2009دا لە میانەی شۆڕشی سەوز لە ئێران دەرفەتم پێ بدە ئەو بووە چەند ڕۆژێک بێدەنگ بوو بەڵام پاشان هاتە دەنگ باشە بەڵام جەختکردنی ڕوون و پشتیوانیەکەی سەرۆک ترامپ بۆ خۆپیشاندەرانی ناڕەزا لە ئێران کاریگەری هەیە و بە بڕوای من ئەوەش زۆر گونجاوە لەگەڵ ڕۆڵی ئەمریکا وەک پشتیوانکارێکی سەرەکی لە ئازادی سەبارەت بە پشتیوانیکردن تەنها بەزارە چییە؟ سەرۆک ئۆباماش لە ساڵی 2009 پشتیوانیەکەی دوای چەند ڕۆژێک بوو. نەخێر دواکەوتنەکەی تەنها بۆ چەند ڕۆژێک نەبوو چونکە من خۆم لەوێ بووم و ئەندامی کۆنگرس بووم و لە یادتانە من لە کۆمیتەی کاروباری دەرەکی لە خانەی نوێنەران کارم دەکرد من لە یادمە لە ساڵی 2009دا دوا بە دوای هەڵبژاردننی سەرۆکایەتی پڕ لە گزی و ساختەکاری لە ئێران لاوان ڕژانە نێو جادە و بانەکانەوە و خۆپیشاندانی ئەو پەڕی ئازایانیان کرد و داوای ئایندەیەکی دیموکراتیانە و ئازادیان دەکرد ئێرانەکان لە ساڵی 2009دا چاویان لە کۆشکی سپی و لە ڕابەرایەتی ئەمریکا بوو بەڵام هیچ پشتیوانیەکان لە ئێرانەکان نەکرد و بەڕێوەبەرایەتی ئۆباما بە ئاشکرا بێدەنگی هەڵبژارد وەک ئەندامێکی کۆنگرس خودی خۆم چارەسەرێکم پێشکەش بە ئەندامێکی کۆنگرسی دیموکراتەکان کرد بە ناوی هاوارد بێرمن کە ئەو کاتە سەرۆکی کۆمیتەی کاروباری دەرەکی بوو پێکەوە پرۆژە یاساکەمان پێشکەش کرد و نزیکەی بە کۆی دەنگ لە خانەی نوێنەران پەسەند کرا پاشان سەنەتۆر جۆن مەکەین و سەنەتۆر لیبرمان پێشکەش بە ئەنجومەنی سەناتیان کرد و بە کۆی دەنگ پەسەندیان کرد و دواتر هیچمان نە لە سەرۆک ئۆباما و نە لە بەڕێوەبەرایەتەکەی نەبیست ئەمە جیاوازیەکەیە لە نێوان بێدەنگی و پشتیوانی نەکردنی ئازادی لەلایەن بەڕێوەبەرایەتی پێش و لە نێوان خواستی سەرۆک ترامپ بۆ پشتیوانیکردنی لە هاوڵاتیانی نەبەردی ئێرانی دەزانم پشتیوانیمان بۆ ئەوانەی هاتوونەتە سەر جادە و شەقامەکانی سەرانسەری ئێران ئێمە بەردەوام دەبین لە پشتیوانیان نەکەر بەزارێکی بەڵکو کاتێک ئەوانە گۆڕانکاری لە وڵاتەکەیان دێنە گۆڕێ ئەو دەما وڵاتە یەکگرتوەکانی ئەمریکا پشتیوانی لە ئێرانەکان دەکات ئەوانەی خوازیاری ئایندەیەکی زیاتر گەشاوە و ئازادن. لە ساڵی 1956 هەمان شت ڕوویدا کاتێک گەل ڕاپەڕی بەزارەکی پشتیوانی کرا هەروەها کوردانیش بە هەمان شێوە لەلایەن سەرۆک بۆشەوە لە ساڵی 1991دا پشتیوانی زارەکی کران کۆنگرس پشتیوانی کرد و سەرۆک ئۆباما وەڵامی دایەوە بەڵام کاتێک بەزارەکی پشتیوانیان لێ دەکەیت مەرجنیە ئاکامە چاوەڕوان کراوەکان بپێکێت ئەمە دەرفەتێکە کە وڵاتە یەکگرتوەکانی ئەمریکا بەزارەکی پشتیوانی لێکردوون جا ئایا وڵاتە یەکگرتوەکانی ئەمریکا بەنیازە کارێک زیاتر لە پشتیوانی زارەکی بکات بۆ ئەوەی بەکردار پشتیوانی لەوانە بکات ئەوانەی لە ئێران وا دەڕژێنە نێو جادە و بانەکانەوە. بەڵێ وڵاتە یەکگرتوەکانی ئەمریکا و وڵاتان لە سەرانسەری جیهاندا دەتوانن کارێکی ئێزگار زۆر بکەن بۆ هاوڵاتیان لە ئێران ئەگەر ئەوان بەردەوام بن لە هاتنە دەنگ لە پێناو ئازادیان و ڕاپەڕین بۆ گۆڕانکاری دووبارە دەڵێم بەڵێ وڵاتە یەکگرتوەکانی ئەمریکا و وڵاتانی سەرانسەری جیهان دەتوانن پشتیوانی زۆری ئێرانیەکان بکەن ئەگەر ئەوان بەردەوام بن لە داکۆچیکردن لە ئازادیان و کار بۆ گۆڕانکاری بکەن هەروەها ئایدیۆلۆژیای ڕادیکالی ڕەت بکەنەوە ئەوەی دەیان ساڵ لەمەوبەر ئێرانی گرتەوە و بەردەوامە لە کەرتکردنی جیهانی بەرینتر ئەمەش لە ڕێی هەناردەکردنی تێرۆریزم بەڕێوەبەرایەتی پێشووی ئەمریکا نەک هەرتەنها بێدەنگ بوو بەرامبەر دەنگی خەڵکانی ئازایی نەبیستراو لە ئێران بۆ دیموکراسی بەڵکو و درێژەی بەو سەودا ئەتۆمیە کارەساتێنەرەی ئێرانیشدا و پەسەندیشی کرد جا ئەگەر سەرۆک ترامپ بێت یان خودی خۆم یان وەزیری دەرەوە یان نیکی هەیلی باڵوێزی ئەمریکا لە نەتەوە یەکگرتوەکان بێت ئەوە ئێمە لە پشتگیریکردنی ناڕەزایانی ئێرانی بەردەوام دەبین بە پێچەوانی 9 ساڵ لەمەوبەر
ئێمە درێژە بە داکۆکیکردن لەم هەوڵەی سەر شەقامەکانی ئێران دەدەین. پەیامی ئەوەی کە ئەمریکایەکان پشتیوانی لە خەڵکانی ئازادخواز لە ئێران و لە سەرانسەری جیهان دەکەن. بە بڕوای من ئەمە ساتەوەختێکی پڕهیوایە و ئامانجی من و نزای من لە ڕاستیدا ئەوەیە لاوانی ئێران و خەڵکانی بیرمەند لەواتێ بگەن وڵاتێگرتوەکانی ئەمریکا و هاوڵاتیانی ئەم وڵاتە هاوپەیمانی ڕاستەقینەی ئەو ئێرانیانن. گەرەکمانە ببینین ئەوان ئایندەیەکی ئازاد و دیموکرات بەدەستبێن و هەروەها دەخوازین ئەوان خۆیان لە ڕژێمێک دوور بخەنەوە ئەوەی بەردەوامە لە ترساندنی جیهان و هەڕەشەکردن لە جیهان و کۆسپیشە لە بەردەم گەشەکردندا. ئایا دەبێت خەڵکان پێشببینی چی بکەن ئەگەر سەرۆک داوای پشتڕاستکردنەوەی سەودا ئەتۆمیەکە بکاتەوە؟ کەسانی دەوروبەری سەرۆک بڕوایان وابوو کە سەوداکە ئابووری ئێرانیەکان دەبوژێنیتەوە ئەو کارەی کە وا دەرنەچوو. ئەمە بەشێک بوو لە هۆکاری سەرهەڵدانی ناڕزاییەکان لە ئێران. ئایا بەبێ پشتڕاستکردنەوەی سەودا ئەتۆمیەکە چی ڕوودەدات و چی بەسەر هاوڵاتیانی ئێراندا دێت؟ The repression by the regime, by the Ayatollahs in Iran is not surprising. خودی خۆم لەگەڵ پشتڕاستکردنەوەی سەودا ئەتۆمیەکەدا. کەواتە ئایا چی بەسەر هاوڵاتیانی ئێراندا دێت؟ ئەوانە بڕیاری دیکەن کە دەبێ بدرێن جا هەرچیەک بێت ئێمە بەردەوام دەبین و سەرۆک ترامپ چالاکانە تاوتوێی ئەو بڕیارە دەکات. ئایا تۆ پێت وایە ئەوە سوودی دەبێت واتا سزاکان؟ من لە دژی سزاکان نیم، من لەگەڵ گەمارودام بەسەر میانمار. مەبەستم ئەوەیە کە من لە دژی گەمارۆکان نیم. بەڵام ئایا گەمارۆکان زیان بەو ئێرانیانە دەگەێنێت ئەوانەی کە لەسەر جادەکان خۆپێشاندانی ناڕزایی دەکەن؟ ئێمە بڕوامان وایە کە گەمارۆکان نەک هەر تەنها کاریگەریان لەسەر ئێران هەیە بەڵکو کاریگەریشیان لەسەر کۆریای باکووریش هەیە. سەرۆک و بەڕێوەبەرایەتەکەی 100% وابەستەی درێژەدانن بە سەپاندنی گەماروی ئابووری بەسەر ئێراندا. هەروەها ئێمە کار دەکەین بۆ گەیشتن بە ڕێکەوتنێک و دانانی کۆمەڵێک مەرجونێ بۆ ئەو مەبەستە. ڕاستیەکە ئەوەیە کە ڕێگری بکرێت لەوەی ئێران نەبێتە خاوەنی چەکێکی ئەتۆمی و ئەو سەودا ئەتۆمیە 10 ساڵیە لەگەڵ ئێراندا کە هەیە ڕێکەوتنێکی درێژ دەمە.